ئەو پرۆژەی پریپەی دەشاتێتە کایەوە هەر کەرتی تایبەتە هەرکەی تایبەتە هیچ شێوازەکەی ناگۆڕێ چکە لەبەرەوە سعرەکەی زۆرە لە 18 دینار کیلۆواتەک لەسەر هاوڵاتی بوویتە 156 دینار بەس ئێو کە شادی و بەهاری نوێ بۆیە سعرەکان جارێ هەست پێ ناکەن کەوا مانجی نۆ دەبووە با داخلی سەرما و سۆڵە بین ئەو کاتی نسبەی سعرەکان سەرەکەوێ خاوەن مۆلی دەکەم هاوڵاتێک بێ ئەمپێرێک ببە 100 ئەمپێر ببە وە خۆی دەیدەمێ بەس لایەنی دەسەڵات وانە ئەگەر ئەتو ئەمپێرەکەت مەقسەد 10 ئەمپێر بەکارینە بە 156 دینارە گیانتە 20 ئەمپێر لەسەر دەتا 750 کیلۆوات سعری بکەی زیاتر نسبەکەی زیاتر دەبێتن وڵای داواکاریمان ئەوەیە ئەگەر حکوومەت بەخۆی دەکاتە کەرتیدا بیستکات چار کار ژمێر زۆر احتیادە بەس داتە کەرتی تایبەت پێما خۆش دیە ئەمە هەمووان صاحب ئیش و کار و کاسبی هیچ نامێنین باقی تو چ دەکەو هەموو خەرکە بێ ئیش و بێکار بیتن خۆشە کابراک بێ لە جێت و ماری خۆ دەرد کاتن یەکەچکە لە جێ دابرێتن بەس ئەوەن داواکاریەکەمان ئەوەیە ئەگەر بەخۆی بکاتە 24 ساعات بەسەر ئەو چاوانە زۆر احتیادە بەرامەگە بدێتە کەرتی تایبەتی وڵای ئەمەش داوای مافاق خۆمان دەکەین